بەناوی خوای بەخشندە و میهرەبان برایان و خوشکانی ئازیزم لە هەر شوێنێکەن سەلام و ڕەحمەت و میهرەبانی خوای پەروەردگارتان لێبێت. لە خزمەتتان ناین و میوانی ماڵەکانتانین ڕاستە و خۆ. ئێوەی بەڕێز و خۆشەویست ئەتوانن لە ڕێگەی ژمارە تەلەفۆنەکانەوە کە لەسەر شاشە عەرزەکرێت پەیوەندی بە بەرنامەکەەوە بکەن. هەر پرسیارێکتان هەبێ دەربارەی میرات ئێمەش ئەرزی بەڕێز مامۆستا دێرگەرمیانیەکەین. ئازیزان و خۆشەویستانم، دیارە بەرنامەکەمان وەکو ئەرزمکردن بەرنامەیەکی ڕاستە و خۆیە. بۆ هەموو بەرنامەیەک بەڕێز مامۆستا دێرگەرمیانی لە خزمەتیا بین و بێتە میوانی بەرنامەکە. بە ناوی خۆم و بە ناوی ئێوەی بەڕێز و خۆشەویستەوە بە خێراتن یەکەم بۆ بەرنامە. مامۆستا گیان بەخێر بێت. مامۆستای بەڕێز، دیارە بە تەسەسولی بەرنامەکەمان لە ئەڵقەکانی پێشوودا زۆر جار بابەتێکمان باسە کرد، بابەتی تەصحیحی مەسئلەکە لە تەوزیعی میراتدا جەنابەت ئاماژەت پێ کرد. زۆر جار لە تەصحیحی تەریکەدا ئاماژەت پێ کرد کە تەصحیحی مەسئلە. جا پێم خۆشە تەصحیحی مەسئلەمان بۆ پێناسە بکەی. ئایا تەصحیحی مەسئلە لە بابەتی میراتە چ ئەگەیەنێت؟ چۆن لێ حاڵی بینێمە؟ خۆی گەڕ خێر بن سەوانساگیان. الحمد لله والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله ومن والاه. أما بعد، داوكرم لخوا بخاطر اسمي عظمي خوي إصلاح وصوابهم لايكمان ببخشيت. ما مصايب الرزي أما كباس مان لوكر كأصلي مسألة بنشي مسألة وتمان بنشي مسألة شيء بنشي مسألة بريتية لويك إما هر نمونيكي ميرات بمعنى حالي كين أبي بزانم خالي يكم ماڵەکە دابش چەند بکەم، یعنی بە چەند دەست پێ بکەم. وەکو باسمان کرد حەوت ژمارەشمانەیە 2 4 6 8 12 24 سێ شەخەینەوە بینەوەکەەوە تاکو بۆی دای من دوایە خەم. ئەمە یعنی چی ئەم بنشە ئەسڵی مەسئلەکەم ئا لەوێەوە هەر ئەسڵێک ئەگەر میراتگرەکان یەک جۆر نەبن، بۆ نمونە 5 کوڕ بن 7 کوڕ بن 2 خوشک بن بەس 3 برا بن، ئەوانە ژمارەی سەرەکان چەند کەسن ئەو ئەسڵی مەسەلەیە. جگە لەمانە بە یەکێک لەمانە دەست پێ نەکە ئینسان بزانێت دەست پێکردنەکەی هەڵەیە، کە دەست پێکردنەکەی هەڵەبووی تر هەچی لەسەری بنا بکە هەڵە دەرەچێت. ئەم ئەسڵی مەسئلە هەندێک جار هەیە کە من دای ئەنێم دواتر تەماشاکەم بەشی بەشداربووەکان میراتگرەکان ئەژمێرم، سیرەکەم ژماردنیان حسەکانیان سەهمەکانیان زۆرترە لەو ئەسڵی مەسەلە من دامنیاوە. ئەو کاتە ناچارم ئەڵێم ئەم ئەسڵی مەسئلەی منە پێویستە ئەم زەرفە ئەم پارەی کە تەوزیعم کردووە دابەشی بکەمە سەر ئەو ژمارەی کە ئەوانم کۆ کردووەتەوە بەشەکان، کە وەکو باسمان کرد پێوتی عەول، کە بۆ ئەسڵی مەسەلەکە زیادی کرد. بەڵام چییە حسەی بەشی بەشداربووەکانی سێ نمونەیەکی بەسیط. من ئەگەر 6 ملیۆنم هەبێ 6 ملیۆنم هەبێ کاتی ئەڵێم 1 لە 6 بەرەکەوێ 1000 بەرەکەوێت، 1 ملیۆنی بەرەکەوێت لە 6 ملیۆن. بەڵام کاتێ دواتر ئەڵێم ئەم مەسئلە بەرز بووە بۆ 7 کەوا بوو لە یەکەکە کەمتری بەرکەوت، بۆ چونکە ماڵەکەم تەوسیع کرد زیاتر. من 6000 بدەم بە 4 نەفەر 1500 یانەکەوێت، ئەبیدەم بە 6 نەفەر 1000 یانەکەوێت. کەوا بوو کاتێ ڕەد ڕوو ئەدا ژمارەکە حیسەکان کەمترن، کاتێ ماڵەکە ئەژمێرم بەشی بەشدارەکان نەژمێرم، لە ئەسڵی مەسەلە کەمتر بوو، ئەسڵی مەسەلەکە کەمەکەم پارەی ئەمان زیادەکات. 6م کرد بە 4، ئەم لە 6 یەکی برد، ئێستا لە 4 یەکە بات، کەوا بوو 1500 دەبات، ملیۆنێک و نیو ئەبات. بەڵام هەندێک نمونە هەیە هەر کاتێ ئێمە بەشی بەشدارەکانمان ژمارد، ئەوە کە پرسیارت کرد ئەسڵی تەصحیحی مەسئلە چییە، ڕاستکردنەوەی مەسئلە چییە، ساغکردنەوەی مەسئلە چییە. مەسئلەکەم کە دابەشی کەم بەو شێوە بەکەرد دەرەچێت. یعنی من ئەڵێم وەڵا ئەمە 3 مامن وەڵا 1 سامیان بۆ ماوەتەوە، ئەبێ یەکەکە دابەش چەند کات کەرد دەرەچێت. بەڵام ئەگەر 3 مام 3یان بۆ بمێنێتەوە یەکی یەکە بن و کێشەکەم ساخە، خۆی ساغە، من ساغی ناکەمەوە. بەڵام کە کاتێک بەشی بەشداربووەکان 2 کچن و 3یان بۆ دەرچووە، 5 کوڕن و 2یان بۆ دەرچووە، نابێت 2 چۆن دابەشکەمە سەر 5. ئەمە بەمە ئەوترێ ساغکردنەوەی مەسەلە. کەوا بوو هەر نمونەیەک بەشی بەشداریەکانم ژمارد، بەشەکانیانم ژمارد،
ئەگەر ئەسڵی مەسەلەکە و بەشی میراتگرەکان وەکو یەک بن ئەم مەسەلە پێویستی بە ڕاستکردنەوە نییە. جا لەبەرەوە ئەمە لی تێبگەین ئێستا لەسەر شاشەکە ئەیبینین نمونەیە کە بەم شێوە بێت کە ئافرەتێک مردووە مێردەکەی لە ژیانە ئەگەر ئینشاڵڵا خۆپادە مامۆستای بەڕێز تەماشاکە لێرە ژنێک مردووە لە پاش بەجیمەوە مێردەکەی لەگەڵ چەند کوڕە سێ کوڕ. کاوی ئەمە مراجعەیە دەرزەکەمان هەر نمونەیەکی میرات یەک ژمارەی تیا بوو یەکێک لە فەرضەکانی تیاوێسە لێرە بەستێک لەسەر چواری تایە هەموو جاروتمان یەک ژمارەمانە بوو ژێری ئەو ژمارە مەقامەکەی ئەسڵی مەسەلەکەیە بنچێ مەسەلەکە کاوە لێرە چوارە. ئایا ئافرەتێک بمرێت و مناڵی هەبێ جەناب هەموو جارە ئاماژەی پێەکەی کاتێک کە چوارەکە لەم دیوانوسی بە مانای ژێر دێت وای خالی یەک لەسەر چوار خالی ڕازی عربیش هەڵێ مەقامەکەی کاو ئەگەر یەک ژمارەمان بوو یەک لەسەر دوو بوو دووە یەک لەسەر سێ بوو سێ یەک لەسەر هەشت بوو ئێستا تەنها یەک لەسەر چوارمانەیە کاو بوو بنچەی مەسەلەکە ماڵەکەکەم بە چوار بەشەوە ئەڵێم ئەسڵی مەسەلەکەم چوارە یەک لە چوار چەنە کات یەکە کات یەکم دا بە مێردەکە چەندی باقیمەوە سێ کاو بوو ماڵەکەم چەند ملیۆن بوو من تەقسیمی چوار یەکەم ئێخەمە چوار زەرفۆ یەکێک لەم چوار زەرفە ئەدەمە مێر سێی ماوە ئێ باشە ئەم ئافرەتە سێ کوڕیشەیە کاوابوو سێ زەرفی ماوە یەکی یەک زەرفە بن کاوابوو بنچەی مەسەلەکە لەگەڵ دابەشی بەشداربەکان وەکو یەک دەرچوو لێرە پێویستم بە تەصحیح نییە کەی پێویستم بە تەصحیحە مامۆستا ئەمە بەڕێی من گرانترین مەوزوع کە تەڵەبەی علم لە ماڵە کتێبی میراسە خوێنەی لێی تێناگە ئەم دەرسەی ئێسەیە ئەم قسەی ئێسەیە کە ئێسەیکەین ئەگەر بەشی هەندێک لە میراتگرەکان بەبێ کرد دابش نەکرا بە سەریاندا بەشی هەندێکیان نەکەمیان بەبێ کرد یایم چی ڕاست دەرنەچوو بڵێم چوار بە چوار دوو بە دوو یەک بە یەک دەرنەچوو ئەوە پێویست دەکا بنچەی مەسەلە ڕاست بکرێتەوە. ئەی باشە یاساکەی چییە؟ یاساکەی ئەوەتانێ ئەو ژمارەی کە دەرئەچێت بە عەدل بە ڕاستی نادرێتە میراتگرەکان کەر دەرەچێت بە کەسر دەرەچێت من ئەڵێم ژمارەی ئەوانەی کە میرات وەرەگرن کە ژمارەکە بە عەدل بەڕاست بەبێ کرد دابش نابێتە سەریان قسەیەکی زۆر ئاسانە ئەو ژمارە چەند کەسن دوو سێ دە لێکدانی هەموو ژمارەکانی خوارەوە ڕێک مەسەلەکە ڕاستە بێتەوە لە هەندێک کتێب بڵێت تەنها لێکدانی بنچەی مەسەلەکە بەس من بۆ ئەڵێم لێکدانی هەموو ژمارەکانی خوارە مامەسا لەبەرەوەی ئەمە کەس هەڵەیتیان ناکات. ئێستا ئەم نمونەی کە لە بەرچاوە خۆ ئیگەرە پاداشم برا بەڕێزانە بداتەوە ئەم نمونەی کە لە بەرچاوە کەسێک مردووە لە پاشی بەجێ ماوە چوار کچ داپیرێ سێمام ئێستا ئێمە شەشمانەیە ئەگەر لە بیرمان بێوتمان ئێمە ئەسڵی مەسەلەمان کرد دوو مەجموعەوە ئەمە بۆ ئەو برا خوشکانەی کە لەگەڵمان دووارێ یەک لەسەر دوو یەک لەسەر چوار یەک لەسەر هەشت وابوو ئەمانە ئێمە وتمان هەر کاتێک ئەم ژمارانە هەبوو زەربی سێی ئەەکەم ئەسڵی مەسەلەکەم بۆ دەرەچێت. ئێستا لێرە یەن ئێستا یەک لەسەر شەشمانەیە دوو لەسەر سێ و یەک لەسەر شەش بۆردووکیان نەشێت وایە دوو لەسەر سێمانای چییە؟ داعی ماڵەکە ئەگەر بکەم بە سێ بەشۆ یەک دوو سێ دوانی ئێ باشە شەش چەند دووی تایە سێ دوو دوو دوایە دوو لەسەر سێ کاو لە شەش چوارەکات بە تعبیرێکی تەڵێم شەش چەند سێی تایە دوو ئەڵێ دوو فی دوو چواری کرد یان ئەڵێ دوو لێکدانی شەشەکە دوانزە لەسەر سێ چواری کرد هەر کامی بۆ بە هەر بینەر هەر کامیان ئاسان بوو. ئەی داپیر بۆ یەک لەسەر شەش بر حەقی خۆیەتی یەک لەسەر شەش داپیرەوە تانی هەر کاتێ دایک نەبوو حەقی داپیر یەک لەسەر شەشە یەک لە شەش چەنە شەش لەسەر شەش یەکەکات مامۆستاگیان چوار و یەک چەندی کرد پێنج باقیەکەی چەند ماوە یەک بۆ چەند کەس ماوە بۆ سێ کەس. ئەمە لێرە دەرسی ئەمڕۆمان ئەمەشە گرنگترین خاڵی مەوارد ئەوەی لەمە تێبگات لە ماڵە کتێبی مەوارد بخوێنیتەوە قەناعەتەکەم تێبگا خۆی چییە؟ ئێستا ئەڵێم یەک بدەم بە سێ نەفەر ئەڵێ مامۆستا کەر دەرەچێت چی بکەم؟ ئەڵێم چەند سەرە ئەڵێ سێ ئەڵێم چۆن نەزانین ئەڵێم سێ مام ئەوەل ئەو سێ چەند وەگەر دوو بوو سێ بوو دە بوو پێنج بوو حەوت بوو ئەڵێم رؤوس التي لم تقبل القسمة أو سرانيك قسمتي عن قبول نكر تقسيمي قبول نكر بيدبه في كل المسألة بكرديكي جماري أو كساني كبشكيان براسي دابش نابت سريان ليقداني همو بشكان كهو الله ما صاليرا كشكان شوارا دابير يكا سيمامك خوش يكا أصلي مسألة كشم شاشة الله يشي الله سي كرس شوار دوان زبو شوار كشكا سێ کەڕە یەک سێ بۆ داپیرێک سێ کەڕە یەک سێ بۆ سێمام
بەو شێوازە ئەسڵی مەسەلەکەشم شەشە سێ کەڕە شەشیش هەشدە ئەکات کەوا بوو تەقسیمی هەموویم کرد ئەوە بووە پێی تەصحیح مەسەلە تەصحیح مەسەلە چی لات لە شەشەوە بوو بە هەشدە باشە مامۆسای بەڕێزم لە شەشەوە مۆزە ئەم مەسئلەمان کرد بە هەشدە ئەمە لەگەڵ عەولدا فەرقی چییە؟ خۆ عەولیش هەر بەرزبوونەوەی سەهمەکان بوو کەمبوونەوەی بەشەکانی میراتگرەکان بوو. ئەم پرسیارە یعنی بەڕاستی خۆ پەداشداتەوە پرسیارێکی دقیقە منطقی علمیە لە علمی میراثە. جیاوازی لەگەڵ عەولە ئەوەتانە عەول کە ئەسڵی مەسەلەکەم بنچەی مەسەلەکەم بەرزە بێتەوە بەشی بەشدارەکان کەمە بێتەوە. لێرە چەند بەرز ئەبێتەوە بەس من ئەمەوێ بە عەدل ئەمە لێرە و کاتە 250 دینار غەدریتیان ئەمریکەوات کرد. ماڵەکە چەند ملیۆن بوو بەشیەکان زیاد و کەم ناکە. مامۆسا لە شەش ئەگەر کەسێ چوار بەرێت ئەگەر لە هەژدە دوانزە بەرێت هیچ جیاوازی نییە. ئەگەر کەسێ لە شەشە یەک بەرێت لە هەژدە سێ بەرێ هیچ جیاوازی نییە. بەس من چین کرد ماڵەکە تۆ هاتی وتت مامۆساخە من هەمە 1000 دینارە بۆ 3 نەفەر ئەڵێم کاکە تۆ ئەم 1000 دینارە تەقسیمی سێ بکە بیکە بە سێ بەش و ئەنجا دابەشیکە. ئەوە مەسئلە ناڵێم یەکسەر بیان دەرێ کەوا بوو من هاتم لەبەرەوەی ڕزگارم بێ لەوەی کە من بڵێم مامەکان تۆ 1000 دینار بەرن بۆ ئەم سێ مامە وتم نەخێر ماڵەکە ئەسڵی مەسەلەکەم 6 بوو ژمارەی مامەکان چەند بوو 3 تۆڵێ مامۆساگەر 7 بوو ئەڵێم 7 کەڕە 6 ئەڵێ مامۆساگەر ئەوانەی کە تەقسیمی قبوڵ کرد 5 بوو ئەڵێم 5 کەڕە 6 یان یەکسەر ئەیدەی لە ئەسڵی مەسەلەکە یان بیدەی لە هەمووی ئەوەی تر ناکەویتە هەڵەوە. بۆ نمونە ئێستا لێرە مامۆسا سێکە دامان لە چوار دوانزە لە هەژدە هەر چوارە لە شەشە. جوانە بارەکەڵڵاهی مامۆسای بەڕێز پرسیارێکی تر لە مەسەلەی تەصحیحی مەسئلەدا ئایا ئەو بابەتانەی کە تەصحیحی مەسئلەی تیا کرد دیاری کراوە لە فقه لە بابەتی میراثە بەڵێن ئەم چەند بابەتە تەصحیحی مەسئلەی تیا کرد ئەمانە تەصحیحی مەسئلە ڕوویان تێ ناکا. جوانە مامۆسا پێشەوەی من بڕۆ مەسەر ئەم یاسا پێم خۆشە بینەر بیبینێت ئەم یاسا هەر لەبەری کەم تاالبی علم کەی سەڵا لەسەر شاشەکە بێ یاسای ڕاستکردنەوەی بنچەی مەسەلە. دوو حاڵەتمانەیە بۆیە تا ژمارەی ئەو خاوەن بەشانەی کە بەشەکەیان بەبێ کرد دابەش ناکرێت بەسەریاندا وەکو چی بوو ئێستا مامەکان سێنن یەک دابەش سێ بکەم ئیلاوێتە کرد ئەمە یەخاڵی یەکەم بەم دووشەوە ژمارەی ئەو خاوەن بەشانی کە بەشەکەیان بەبێ کرد دابەش ناکرێت بەسەریاندا لێکدانی بنچەی مەسەلەکە دەکەین وەکو باسم کرد ژمارەکە سێیە سێ کەڕە 6 بوو بە 8 یان ئەمەی دووەمیان ئاسانترە لێکدانی بەشی هەر یەک لە خاوەن بەشەکانی دەکەین لە ئەوەڵە پیادێم ئەمە مامۆساییان ئەوەی کە ئەو پرسیارەی کە مامۆسای خۆشەویست کردن لەم نمونەی کە لەسەر شاشەکە ئێستا بڕێکی ڕوو نەبێتەوە ئەڵێ پیاوێک مردووە لە پاشی بەجێ ماوە ژنێک باو کوڕ و کچێک بنچەی مەسەلە کەوا بوو هەر مەسئلەیەک کەرتی تیا بوو چی ڕووداتیایە تەصحیح مەسەلە بێ ڕووبدا ئەوە یاسایەکی ئاسانە. ئێستا لێرە پیاوێک مردووە ژنەکەی کە کوڕ و کچیەیە ژنەکەی چەندە بات 1 لەسەر 8 ئەوە بزانم ئەوەنە دووبارەمان کردو الحەمدولله هەموو ماڵێک ئێستا ئەزانێ ئەگەر پیاو بمرێ مناڵیان هەبێ ژنەکە 1 لەسەر 8 بات مناڵیشیان نەبوو 1 لەسەر 4 بات. باوکی ئەم مردووە کە کوڕی هەیە باوکی 1 لەسەر 6 ماڵە بات کوڕ و کچەکە قورئان فەرمێ للذەکەری مثل حظ الأنثيين مامۆساییان 1 لەسەر 8 مەجموعەی یەکەمە لە بابەتەکان کە باسمان کرد 1 لەسەر 2 1 لەسەر 4 1 لەسەر 8 لە هەر نمونەیەک بوو ئەڵێن لێکدانی سێکەین ئەسڵی مەسەلە دەرەچێت 3 کەڕە 8 24 ئەگەر کەسێک لەوە لە من تێ نەگەشت ئەڵێ بینەری بەڕێز بیسەری بەڕێز هەر نمونەیەکی میراث 1 لەسەر 8 و 1 لەسەر 6 تیا بوو لە دوورە بڵێ جگە لە 24 دانن هەڵەیە یەکسەر 24 دانین باشە ئەمە 24 دانیا 24 چەند هەشتی تایە 3 ئەوە نووسیمان چەند شەشی تایە 4 باشە بۆ کوڕ و کچێک چەندی ماوە 7 ماوە کوڕ و کچ ئەکاتە چەند بە پێی شەرع 3 کەسن چونکە کوڕەکە 2 کچەکە 1 ئێستا ئەگەر 15 بۆیە مامۆستا شاخەوان تو یەکسەر دوو مامۆستا پێویست بە ڕاستکردنەوە ناکە کوڕەکە 10 ئەبات کچەکە ئەگەر 9 بواە ئەد مامۆستا پێویست بە ڕاستکردنەوە ناکە کوڕەکە 6 ئەبات کچەکە 3 ئەبات ئەگەر 3 بواە کوڕەکە 2 ئەبات کچەکە 1 بە خوا لێت ڕازی کەوا بوو پێویستم کاتێ لە هەر نمونەیە کەرتی تێکەوت
بارك الله ئەوە یاسایەکی بەسیتە من شتە علمیەکان هەندێک جار لەم بەرنامەیەمە تەرکیەکەین ئەو برا خوشکانێک کە بە دەرسەکەمان بە وەکو علم خوێندووە تحقیق زۆر تەفاسیلمان پێدا لەبەر هاتوو خاڵ وڵام لێرە بوو عامێ مەڵم بە کورتی هەر نمونێ کەرتی تێ ئەڵێ کەرت مامۆسای عینچەڵێمە گەروتم 1 بۆ 2 کەس بێت ئەو کاتە دابش نابێ ئەڵێم 2 بۆ 3 کەس ئەڵێم دابش نابێ ئەڵێم 3 بۆ 5 کەس ئەڵێ دابش نابێ ئەڵێم 4 بۆ 7 کەس دابش نابێت ئێستا ئەم نمونەی کە لە بەرچاومان ئێستا بۆمان هەم سەر لە نوێ خێنە سەر شاشە کوڕ و کچەنە للذەکەری مثل حظ الأنثيين کوڕەکە 2 کچەکە 1 حەفدە چۆن بدەم بە 3 کەس ئەڵێ مامۆستا وڵا دابش نابێت ێ باشە کەوا بوو پێک من هیچ ناڵێم با بینە هەر کەسێ لە شوێن خۆی دانیشت 1 دقە مەجال لێدەم بێدەنگە بین با خۆیان حەلیکە ئەڵێ مامۆستا باش ئێمە نەمانوت ژمارە ئەو کەسانەی کە بەشەکەیان دابش نابێ بەسەریان بە شێوەیەکی ڕاست بەبێ کرد ژمارە ئەو کەسانە ئەدەین لە هەموو ژمارەکانی خوارۆ لە بەشەکانیان کەوا بوو 3 ئەڵێم 3 کە ڕەسی ئەڵێ 9 ئەڵێم 9 بۆ ژنەکە 3 کە ڕە 4 ئەڵێ 12 ئەڵێ 12 بۆ باوکەکە 3 کە ڕە 7 ئەکاتە 51 کەوا بوو 7 بۆ کێیە بۆ کچەکەیە 2 7 بۆ کوڕەکەیە للذەکەری مثل حظ الأنثيين مامۆستا لێرە شتێکی ئاسانتر پێشەوەی پرسیارەکە خۆت ئامادەکرێت ئەو ژمارەی کە یەکەم جارە ئەینووسین ئێستا نەمانووسی 7 ئەگەر کوڕ و کچ بوو یان برا و خوشک بوو 5 بوو 7 بوو 10 بوو 3 بوو 7 هەرچی بوو ئەو ژمارە یەکێ لە کچەکانە دووجاری ئەو ژمارە یەکێ لە کوڕەکانە ئێستا گەر ئەم نمونە 5 کوڕ بێ ئەڵێم 5 2 7 ئەبن هەر 10 کچ بوون هەر کچێکیش 7 ئەبن هەر ژمارەیەکمان نووسی ئەوە بەشی حسەی ئونثایەکە کچێکە یا خوشکێک ئەگەر برای لەگەڵا بوو دووجاری ئەو ژمارە ئەگەر 3 بۆڵێم 3 بۆ کچەکە یەکسەر تۆڵی مامۆستا کەوا بوو 6 بۆ هەر کوڕێک 5 بۆڵێم 5 بۆ کچەکە کەوا بوو 10 بۆ هەر کوڕێک جوانە بارەکەڵڵا بیت مامۆستای بەڕێز پرسیارێکە بلا دروست بوو ئەوش ئەوەیە ئێستا ئێمە مەسئلەیەکت باس کرد جەنابەت مەسئلەیەکت تەوزیع کرد یەکێک لە بابەتەکان ئەوە کوڕێک و 2 کچ بوو کە فەرمووت 7 دابش نابێ بەسەر 3 وانە بوو 7 دابش نابێ ئێمە ئەگەر میراتەکە تەوزیعکەین ئەو 2 صنفەی پێشووتر بەشی خۆیان بەرن دوایی تەنها ئەو ژمارە 7 ضربی 3 بکەین هیچ ئیشکالێکمان تیا دروست دەبێت لێرە وەکو کەم نابێت وەکو مامۆسایەکە لە ماڵی بارەکەوە پرسیارە بۆ عەول مهم بوو دەست خۆش بێ بۆ لە عەولە بۆت نیشتی وا لە عەولە کێشە نییە بۆ لەبەرەوەی بەشی ئەوان کەمەکە اینجا ئەو پرسیارە شەکرێک کە هەر جەنابەت بە وەڵامی ئەوم لەبیر نەچێگە لەبیرم چۆ بیرم خەرۆ کە جارێکیان ئیشارەتت بۆ کەوتێ باشە مامۆستا کەسانێک گەڵێن باشە کچی یا خوشک نیوەی ئەکەوێ بۆ دواتر تۆ لەو نیوە لە عەولە کەمتری ئەدەیتێ وا بوو من کاندێک کەس شکالیان من ئەڵێم باشە کچ نیوەی ناکە ئەڵێ بەڵێ مامۆستا ئەڵێم باشە ئەگەر 4 کچ بوون تۆڵێ مامۆستا لە 4 یەکێکەوێ ئەڵێم بۆ لێرە ناڵەی کاکە زوڵمی لێکراوە لەبەرەوەی خوای ڕەب العالەمین لە جایەوەی کچێکی دابێتە ئەم پیاوەی کە مردووە ئێستا 2 پێداوە کاوە بوو نیوەی ماڵی برد کە 3 پێداوە یەک لەسەر 3 برم لە حاڵەتە نابێ 4 پێداوە یەک لەسەر 4 برد 10 پێداوە یەک لە دابات کاوە ئەگەر برایش هەبوو یا کەسی کە هەبوو ئەویش لەو مردووەوە نزیکە حەقی هەیە لە ماڵەکە خۆ من ئەگەر یەک کچ بێنیوەی بدەمێ ئەگەر 10 کچ بوو یەک لەسەر 10 دەمێ تۆ بڵێ کاکە ماخن بە چۆن ئەگەر یەکێ بێنیوە باەس یەک لەسەر 10 خنم کاکە هاو حەقی خۆی لەو ماڵە هەیە کە خوشکیەتی ئەمیش وەکو ئەوە کاتا و پیاوە کاریگەری لەسەر کرد کاوە خزمەکانی کەش کاریگەری هەیە پرسیارەکەت هێزە پرسیارەکەمەوە بۆ مامۆستای بەڕێز ئێستا لە مەسەلەی عەولە وتمانە بێ ماڵەکە تەوزیع نەکەی هەر کەسەوە بەشی خۆی بەرێت تا عەولەکە ڕێک دەخەینەوە کە عەولەکەمان ڕێک خستەوە ئەو کاتە تەوزیعەکەن چونکە بەشی هەندێک کەمە بێتەوە بەڵام لەم مەسئلەی تەصحیحەدا ئەگەر میراتەکەش تەوزیعکەین بەڵام ئەوانەی کە کەسریان بەرکەوتوو بەتەنها خۆی ضربی 3 بکەین خالد بۆ دروستە بێ لەمەیانە هیچ بۆ بەڵام ئەمە لێرە تۆ وەکو طالبێکی علم وەکو ئەهلی علم وەکو مامۆسایەکی ئاینی کە لە زانکۆیەکە خوێنرێت ئەو ئالەویا لە تۆی قبول ناکات تۆمە بەشە علمیەکەیەتی لەبەرەوەی فەرەضەن ئینسان ئەگەر زۆر مسەیتر نەبوو جەنابەت مامۆسایانی ئاینی کە خوا پاداشیان داتۆ لە خزمەتی خەڵکین لە خۆشی لە سوڵحە لە ناخۆشیە لە تەعزیە لە شایە لە مارە بڕینە ئەمانە مە بەردەوام ئیشیانە بۆ ئەم ئاسانە یەکسەر کاتی حەلیەکات لە کاتی حەلکردنیە بەڵام لە کاتێکە لە مەجلیسێکی علمیە دانیشتی لە تاقیکردنەوەیەکە بوو ئەو ئێوە بزانێ کاکە تەصحیح چۆنەکرێ بە تەفاسیلیوە ئەینان نەخێرەوە کە حسەی خۆی بەرێ کاریگەری لەم ناکە هیچ جوانە
خزابەتەوە ئەمڕۆین سەر دیارە حەجبەکەمان ئەمڕۆ قەڵەم وەرەقەشیان بۆ من نەهێناوە ئینشاءالله خوالی ڕازی فەرموو سەیید کاکشوانمان لەگەڵای بڵێ فەرموو کاکشوان ئەو کاتت باش مامۆستا هەموو کاتت باش کاکشوان باش شکر باس دەگەم دەستخۆشی بەرنامەکە لێ دەکەم سپاس دەکەین کاکشوان دەتوانێت پرسیارەکەین لەبارەی میراتەوە فەرموو مامۆستا من دایکم تەقانە بووە دایکت تەقاوت بووە بەڵێ بەڵێ بەس باپیرم پێش دایکم مردووە مامەکانیشم پێش دایکم مردوون مامەکانت پێش دایکت مردوون بەڵێ مامەکانم پێش دایکم مردوون دایکیشم پێش باپیرم مردووە ئەنکاو مۆسا لێرە پێویستی بڕۆنکرد ئایا میراتەکانی بۆ برازەکانی دەبیان بۆ نەوەکان لەسەر تەرەفۆ دایکە پرسیاری لێ بکەڵێ باپیر مەبەستی باوکی دایکێتی باوکی کاکشوان بەڵێ کاتێکەڵی باپیر مەبەستت باوکی دایکتیان باوکی باوکتە پێ مامەکانە بێ مەبەستت باوکی دایکم دایکتە دایکم بەڵێ باوکی دایکت بەڵێ مامەکانم پێش دایکم مردوون بەس دایکم پێش باپیرم مردووە دایکت وەفاتی کردو پێش باپیرت بەڵێ بەڵێ ئایا میراتەکەی بۆ برازاکانیان بۆ نەوەکانە پرسیارەکە چی بوو لە کۆتایی عەفۆن کاکشوان بەڵێ گیان وتە چی لە کۆتاییدا لە کۆتاییدا وتم میراتەکەی بۆ برازاکانیان بۆ نەوەکانیان میراتی کی میراتی کێ ئی باپیرم بڵێم ئی باوکی دایکم ڕوونە مۆسای بەڕێزم ئەڵێ بۆ نەوەکانی تەوازام لێ پێ نەگەیشتی مامۆستاگیان دووبارەی کەرەوە کاکشوان زەحمەت نەبێ هاتێ بێ بۆ نمونە بڵێم ئێستا دایکم تەقانەیە بەڵێ هیچ خوشک و برای نییە بەڵێ مامەکانی پێش خۆی کەوتم بڵێ مامی تۆ دایکم مەڵێ مامەکانم بۆیە ئاخر لێرە ئەخر تۆ بۆ با مامتی تێخی خۆمە باپیری مامی دایکم بڵێ دەوا بڵێ ئاخر بۆیە دایکم کاکە مەڵێ مامەکانە ئێمە لەسەر زبانی ئەمە وەڵامە دەینەوە بەڵێ مامی دایکم بڵێم دایکم پێش دایکم مردوون مامەکانی بەس باپیرم ماوە بەڵێ باپیرەکەشم دوای دایکم مردووە بڵێم دایکم مردووە ئەزا باپیرەکەم مردووە بەڵێ ئێستا پرسیارەکەی تۆ ئەوەیە برازاکانیان بۆ نەوەکانی میراتی باپیرت بەڵێ بۆ نەوەکان مەبەستت کێیە یان بۆ برازاکانی بڵێم ڕوونە میراتەکەی دەگەڕێتەوە بۆ برازاکانیان بۆ نەوەکانی ئینشاءڵڵا وەڵامتە دەینەوە باشە دەستخۆش بێت ئیخوا بیوت کە یا ڕەب بێخاڵخان بەڵێ فەرموو السلام عليكم. عليك السلام ورحمة الله. دەستخۆشیتان لێکم بێ زەحمەت دوو پرسیارمەیە فەرموو دادەکەم بەڕێزم هەر بە مردنی باوک یەکسەر میرات دابەشەکرێ یاخود ئەو ژنە یعنی ژنی ئەو پیاوە مەسەلەن لەسەر ئەو ماڵە ئەگەر ئەو میراتێ بەشکرێ ئەو یعنی چی هەیە هیچ جێگەومەکانێکی نامێنێ ئەگەر بڵێ بچێتە لای کوڕ لەوانەیە ئیسراحەت نەکا پێی خۆش نەبێت حەز دەکات لە ماڵی خۆیان بێ ئەمە پرسیاری یەکەم. بەڵێ پرسیاری دووهەمیشم پەیوەستە بە ئەوەی کە بۆ نمونە ژن و مێردێک لە ماڵێکە هەردووچان معاش خۆرن ژن و مێرد بەڵێ هەردووچان معاش خۆرن مەسەلەن بەیەکەوە خانووەکەن بەیەکەوە کەلوپەلی ماڵەکەن بەیەکەوە یعنی ژیانە گوزارین با بڵێن لەم حاڵەتەیە ئەگەر پیاوەکە مرد هیچ بەشێک بەجیا بۆ ئەو ژنە نییە یعنی ئەویش وەکو ئەو پیاوە یعنی پارەی هەبووە لەو ماڵە ئیشی کردووە وەکو بابن جۆرە کاسپیەکەی ئەویش هەرەوە پرسیارەکەت بۆ خوشکە بە ڕێزەکەم بەڵێ ئینشاءڵڵا وەڵامتە دەینەوە وەڵا یەک ڕوونکردنەوەی تریشم هەبوو ئەفوو لە دەرسێکی پێشوە مامۆستا فەرمووی وتی ئەگەر مێردەکەی مرد ئەو ژنە ئەگەر شتێک بە ناوی خۆیەوە هەبوو یعنی بڵێن ئەرزەیەک یان خانوەکە بە ناوی ئەو یان شتێ ئیلا ئەوە ئەبێ بە میراتی ئەو ژنە بەڵام ئەگەر ئەو ژنە ڕۆژانە سەرفی کردو مەسەلەن وەڵام ڕوونە بێخاڵخان بەڵێ پێم وایە پرسیارەکەت ڕوونە هەردوو پرسیارەکەت پرسیاری ترت نییە خوشکە بە ڕێزەکەم
باشە دەستان خۆش بێ و زۆر سپاسان خوشکی بەڕێزی ئەمەی خوشکە بێ خاڵ ممنون خوا لەگەڵ خواحافیز خوشکی بەڕێزی ئەمەی کێمان لەگەڵایە کاک فەلاح بەڵێ فەرموو کاک فەلاح السلام عليكم. عليكم السلام ورحمة الله وبركاته. ألم النخي ميراثي ما هي لقال خالما. ميراثي تانية؟ لقال خالما كم صالة بدأتي كليتي بها الرأس كليتي بها. جاركاك فلاح كي مردوا؟ كي مردوا؟ كي مردوا؟ باتيرم لو في خوي يوجي باتيرياني بابني يباتيرم يباوتي باتيرما. ما بستم آخر كاس كمردو أما على جيلاوك بابيرتا؟ بله. بابيرت مردو بله. بابير مردو نخي عرس معناها. بله. نخي عرس معناها بدأت خالم ويستن صالة تقريبا 3 صالة بدأت ويجي. بله. بين خوشكي هي تايسا خوشكا كاني خالم بيفشي كردوا. أرزكا أرزي أرزي حكوميا طابوي خويانا. زراعية. ناقينا الزراعية ما بس أرزكا طابوي الرشا ياخذ أميرية. عقد حكمته. لا زراعية هي حكمتها تنصالك بتسويتي إذا كانت شهرواني عليه وين بدني وفي كشف أنا كما تابو. بله. إذا كان كتوسعي كدوا لا يشوي بكل أنا ولا يشتوى هنزيل دار وشركتي يا عليها مبوحي هو. بله. دو جنيه هالجنيكي بابني دو بقت كشكاني بويت أنا وا هالجنيكي. هذا منامشي بابني مصدمة بويت أنا وا. هو يما موقف كان فيها كشكي حوصلنا بويت أنا وا هالجنة منامية. بله. أما حكومة دايناوة يا خوي دايناوة كاك فلاح. أنا خوي بهرمجي دايناوة. بس كاك فلاح. بله. تو طبعا بي قصة كانت بابيرة مردو لري الأم بابيرة لري دايك تويوايا. بله. لا باوكي دايك ثمانية. بله باوكي دايك ما. باوكي دايك كمردو شن كوري بجي الله. يا كوريشي ما بس أم خالوية كباس يا كيت. بله بس أو خالين. أي شن خشكي بجي معه. بينج. بله. إن شاء الله ما وصل امتداته بس تشاو. نقدر شيء عرض كذا وقت خانو أمانة كردين يسار ببرجوم يو عرضه. بله. هذا ببرجوم يو عرضه كردين يعني لكاتب من بيد أشتار لا نوصل لجرانيك. أو خوترين بشيانية بالدسنية مش عموما لهؤلاء السلماني من هموي نبو بقوا. إستاذ عليه عزاء أولا تعمل كذا نخدم شيء أو أنا عليه بس يويتي ونية خامية كان بقول له في كوي أبو أوس بروسلا. كاك فلاح برسياركت قاش حالي بوين إن شاء الله چونك أو تفاصيله إما بشيكي مالك ورقي حق مانية شيء هي تشينية سيارة خانوية كسبت إلى سر كردوها برسياركت رونا لا يمين إن شاء الله ما مصاب الله امتداته بس تشاو. ما تذكر. كمان لقلايا باوكي أحمد بالله فرمو. السلام عليكم. عليكم السلام ورحمة الله. أما صيان بالشارع. فرمو قربان. من دايك متير باكيرم عمر خواي كدوا. دايك شي؟ دايك متير شي باكيرم عمر خواي كدوا. بله. إذا خالك كان مرين هيج بس جانبو إما معنا دارنا. أتشان خال أو بابيرتك وفاتي كردوا. بله. لا دواي خوي كي بجماعة. لا دواي خوي بس كرو كتي بجماعة. شن خالوي بجماعة. خوي كردوا بس شو أنا لم شيء يعني جماعة. ما بس شن كري بجماعة بابيرت. بابيرم بيسكرو شاشكت. بله. بيل دايكي من. استا بيج قال دايكي تو؟ بله دايكي من تيز بابيرم عمر خوي كردوا. بله. إن شاء الله. والله أنت دينو بزانين آية دايكي تو ميراتي أبالا بابيرتي عنا. بله. إن شاء الله ما مصاب الله امتداته. إن شاء الله. خوابي ويدك باوكي أحمد.
خوابي ويدك يا ربي. ما مصيب الرئيس جان أويك بيسمان بتشينا سريو دريجي بيركين كذا بابتي حجب وكا أو زور بابتي شي جرنجا لما سلي ميرات أبوي ليت يبقين بيناسي حجب مان بوبكي وجوركاني حجب يشمان بوباسكي بمختصري بشوازك إيما ليت يبقين سواستكين. خوالة رازي بسم الله الرحمن الرحيم. صيان لزباني عربي حجب يعني منع حرمان يعني بيه باش كردن زانایان زۆر جوان بە کورتی عنیم خۆتا گات لێ پێناسە زۆرە بۆ هەموو ئەم علمانە بەڵام ئەوەی کە جامعمانە عڵێ منع من قام به سبب الإرث من قام به سبب الإرث من الإرث كلا أو بعضا يعني شي کەسێک هۆی میراتبردنی تێدایە ئەمە تۆ یەکسەر لە دوور وڵی مەم ساڵە ئەم قسەی تۆ کردت ئێمە حەجبمان هەیە بەڵام هۆکەیتیانە مانعی هەیە کە برا کافرە کەوانە ئەم من قام به سبب الإرث سببه صحيحية وانيا بو نمونا مامي مردوكية بلام منع من قام به سبب الإرث من الإرث بلام بيبج ذكريت لميراتك بو هيج نابات يان بشكي كم دبيتو بهوي كسيكي نزيك ولا مردوكوا كابو نمونا ديانمو الله يكري مردو برای مردوو بە تەواوەتی بێ بەشەکە ئەم پێشە بڕۆمە سەر نەوەکانی باشە برای مردوو میراتگرە بەڵێ عەسە بەشە سەبەبی بردننی هەیە برایە پشتیە عەسەبەیە بۆ مردووە بەڵام لەبەرەوەی لە ئەم نزیکترەیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە فەرمێت ألحق الفرائض بأهلها فما بقي فلأولى رجل ذكر میرات فەردەکان بگەێنە صاحب بەشەکان ئەهلی فەردەکان بەڵام ئەوەی کەماوە بیگەێنن بە نزیکترین کەس کا فەرمی ڕەجولین ذەکەر ئەمە لێرە چییە بۆ لەبەرەوەی ئونثاکان هەمووی بە غەیرە خۆیان ئەبن بە عەسەبە کەوا بوو لێرە کە ئەفەرمێن ڕەجولیش لەبەرەوە کەسێ و گومانەش نەکا بڵێ چی ڕاکاکە مناڵ ئەمە بە ئەعتیباری لێرە ڕەجول نێرینەیە مناڵێکی بچووکیش لە بێشکە بێ شمولیەکات کەوا بوو کوڕی مردوو دایکی مردوو مەبەستی کێیە دایکی مردوو ئەمە شخصێکە کوڕی کەسێک مردووە کوڕەکەی لە ژیانە ئەڵێم دایکی مردوو ئەمە باوکێک مردووە کوڕی هەیە و دایکیشەیە کەوا ئەو دایکە بۆ کوڕەزاکە داپیرە ئەم کوڕە چی ئەکات لەو داپیرە خۆی لە شەرع یەک لەسەر سێ ماڵەبات کە ئەم مردووە کە ئەولادی خۆی هەبوو دایکی خۆی کوڕەکەی وا لە دایکێکە بۆ ئەو مناڵە داپیرەکات یەک لەسەر سێکەکە بە یەک لەسەر شەش کەوا بوو حەجب بریتیە لە ئەوەی کەسێک هۆی میرات بردننی تێدایە چەند جۆرەیە حەجب خوا لێ ڕازێ جۆرەکان یەکەم مامۆسا ئەمانە حەجب پێوتی حەجب بالوەصف یعنی بێبەشکردن بەهۆی سیفەتەوە حەجب بالوەصف ئەمە یەک دووەم حەجب بالأشخاص بالشخص يعني بيبشكردن بهوي كسوة أمشي يتدو بشوة يكي يعني بيبشكردني تواو بيوتي حجب حرمان كامل يكي كان بيبشكردني تيا كم كرنا ولا باش حجبي نقصانه كأخوالي عن رازي بخزان ما باش يكميان باسكين بيبشكردن بهوي صفته يعني صفتي أم كسا شخص يقنية وايلية كرد بيلا مال بێبەشیکات مانعەکەی کەسێکی نزیک نییە لە مردووەکە بۆ نمونە هەردووکیان کوڕی ئەم مردووەن بەڵام یەکێکیان بێ باوەڕە کافرە کابۆ نییە بڵێ کاکە کەسێکەیە لە ئەم نزیکترە لە مردووەکە ئەمە دوو برا و دوو خوشکن یەکێ لە براکان خوا پەنامامدا خوا هەوما لە کوفر بپارێزێ دینی نییە بێ باوەڕە کەوا بۆ ئەم پیاوەی کە مرد ژنێکی لە ژیانە کوڕێکیە کافرە دایکیشی لە ژیانە مامیشی لە ژیانە مامۆستا شاخەوان کوڕ کە هەبوو نایڵێ مام بیبات کوڕ کە هەبوو دایک یەک لەسەر چوارەکەی بێ بە یەک لەسەر هەشت کوڕی مردوو کە هەبوو دایک یەک لەسەر سیەکەی ئەکا بە یەک لەسەر شەش بەڵام ئەم نمونەی کە لەسەر شاشەیە ئەمە بە قەستیش نووسیمانە ئەبینی ئەم کوڕە کافرە لەبەر ئەوەی بێ باوەڕە ها خەڵکی وایە تەطبعی مەلایەمە لەبەرەوەی شەریعەتی ئیسلام حکم ناکە خەڵکی وایە باوەڕی بە دین نییە شوێنی چەپ کەوتووە شوێنی شەڕ کەوتووە شوێنی غەرب کەوتووە باوەڕی بە دینەکە نییە گنە بڵێم کاکە تەمەڵە
جیاوازە کەسی هەر باوەڕی بە شریعەتی ئیسلامی بۆ ئەم سەردەمە بشێت بەڵام دوای میراتەکە لە بوتەقەکە زیاتر هەیبات لەبەرەوەی گەورەی بەڕێزکە ئەگەر کوڕێک هەویەکەی خۆی بگۆڕێ خۆی بکا بە مەسیحی خۆی بکا بە گاور لە ئەوروپا کەشتیوا ڕۆدا ئەمە بیرفعل لە میراتە ئەو حیسابی لەگەڵا ئەمە بۆیە من بەبەس ئەم قسەم کرد لەوە چێ کەسێک بڵێ بەڵام مامۆستا خۆ خەڵک ئێمە ئێستا بڕۆ پرسیار لە هەر کەسێک بکە بڵێ ئەتەری دەستنوێژ نییە مناڵ و گەورەمان نەیزانین دەستنوێژ بەچی بەتاڵە بێتەوە ئەمە نیعمەتە الحەمدوللا کە لە شەرع شارەزاین بەڵام موسیبەت لەوە گەورەتەوەتانێ کە کەسێک نەزانێت دین بەچی هەڵەوەشێتەوە نەواقیدی ئیسلام ئایا کەسێک بڕوا بەهۆی ئیقامەیەکۆ کە ئەسڵ لە مەسەلەکەش بۆ خوێندن و بۆ نەخۆشی و بۆ تجارەتێکی موقت نەبێ و بگەڕێیتەوە بۆ داوە نەبێ ئەسڵ لە مەسەلەکە پێغەمبەر تەبەڕای لەو کەسانە کرد اینجا بڕوا جنسیش بگۆڕێ و بڵێ من وازم لە ئیسلامیە ناوە دواتریش بێت وڵێ کاکە وڵا لە خوشکە سەرپۆش بەسەرەکەی و لە براکەی لە مزگەوتی میراتەکە زیاتر بووە هەر مامۆسایەکیش بیداتێ ئەگەر پێی بزانێت و ڕازی بێ پێی لەوەش ئەمیش خوا پەنامام لە دین ئەو نمونە بچیت هەر نمونەکە علاقەی بە بابەتەکەمانوێ پیاوێک مردووە ژنەکەی بۆ ئێستا لەوە چێ مامۆسایەک لەسەر شاشە لە دوورە بیبینێ ئەگەر ورد نەبێتەوە ڕەخنەمان لێ بگرێ بڵێ باشە ئەم پیاوە کوڕی هەیە باوەم خەنە سەر شاشەکەش باشە ئەم مامۆساگیان خۆ ڕوونە ژنێک لەسەرشتە بە ئەگەر کوڕی هەبێ لە مامۆساتون تەماشاکەن چیمان نووسیە کوڕێکی کافر ئیتر کابراکە ڕەخنە لە دینە لە خواگرێ لە پێغەمبەر ئەم حەجب بالوەصف بێبەشکردن بەهۆی سیفەتەوە بوون و نەبوونی وەکو یەکە من ئەمە ئەوە گەیەنم بوون و ئێستا من نووسیمە بەستە خۆی لە میراتە نانووسرێت بوون و نەبوونی وجود و عەدەمی وەکو یەکە بەڵام بۆ علم نووسیمە وەکو تێگەشتن کەوا بوو دایکەکە ژنەکەی نەکرد بە یەک لەسەر 8 مامۆسا کەمی نەکردەوە دایکەکەی نەکرد بە یەک لەسەر 6 بە کوردی دەستکاری حەجبی نەکرد حەج بەوەی سیفەتەوە وایە نییە ماڵەکەم وەکو خۆی تەوزیع کردم مەسەلەکەم لە 12 بۆ لە 12 یەک لەسەر 4 یەک لەسەر 3 کەوا بوو 3 کەڕە 4 12 چەند چواری تایە 3 بۆ ژنەکە دایکەکە 12 چەند سی تایە 4 بۆ دایکەکە چەندی ماوە 5 بۆ مامەکە پشتە ئەگەر ئەم کوڕە موسڵمان بووایە ژنەکە بوو بە یەک لەسەر 8 کەوا بوو حەجب ڕوویدا یەک لەسەر 4 کەم کردو بۆ یەک لەسەر 8 دایکەکە بوو بە یەک لەسەر 6 مامەکەی چی نەئەبرد حەجبی کولی ئەبوو مامۆسای بەڕێز حەجب بە وەصف تەنها کافر بوونە خوا لێت ڕازی بێ حەجب بە وەصف کۆیلایەتیە بەڵێ قەتڵە لەگەڵ کوفرە کەوا بوو ئەم مەسئلەی بۆیە قەتل ئێستا من ئەم ێوارە پرسیارەی ویان لێ کردم خوا پەناماندا خوا خێر و خۆشی و مەحەبەت بخاتەوە ماڵێک ئافرەتێ مێردەکەی خۆی کوشتووە کەوا بوو مێردی خۆی کوشتووە لە ماڵی ئەم پیاوە مەحرومەکرێت سەرەڕای ئەوەی ئەبێ ڕۆژوش بگرێگەر بە عەمدیش کوشت بێتی وانە قەتڵ قیساسی هەیە اینجا 100 وشتری هەیە بەڵام کەمترینشت بڵێن لە میراتەکە چییە بێ لە میرات بێ بەش ئەبێت حەجب بە وەصف بوو ئەمە حەجب بە وەصف خوا لێت ڕازی کە فەرمووت حەجبی بێبەشکردنی تەواو مامۆستا ئەمەیان چییە یعنی حەجبی حرمانوتمانە بێتە دوو بەشەوە بە شەخص لەگەڵ کییە لەگەڵ وەصف ئەوەی کە بە شەخص بێتە دوو بەشەوە حەجبی حرمان کولەن هەر کەسێک نزیکتر بێت لە مردوو ئەوەی دوورتر بێ بێبەشی دەکات شتێکی ئاسانە ئەڵێم کوڕ هەبوو کوڕەزان نایبات لا يرث الأبعد مع وجود الأقرب بارك الله باوکە بوو باپیر نایبات باوکە بوو سیکە ئەوەی کە ئێستا ئەخرێتە سەر شاشە من بە قەسد وا ئاسانم کردێتەوە باوک باپیر بێبەش دەکات ئەمە هەر جارێ باوک اینجا هەر باوک خوشک و برای بێبەش دەکات کاو بوو هەر کەسێ مرد باوکی لە ژیان بوو خوشک و برای نەیبا ئیتر برازا خوشکەزا مام ئەمانە نایبن باوک برای دایک و باوکی بێبەش دەکات کوڕی مردوو کوڕەزا بێبەشەکات کوڕی مردوو براو خوشک بێبەش دەکات ئەمەی کاو بۆ چی بوو ئەوەی نزیک بوو دوورەکان بێبەشەکات ئەوەی نزیک بوو ئەم نمونەی کە لە بەرچاومانە بە قەسەد نووسیمانە مامۆستا پیاوێک مردووە خێزانی ژنەکەی لە ژیانە کوڕێکی هەیە باوکی لە ژیانە باپیریش براو خۆشیش چەندێکی بێبەش بوو لەم نمونە مامۆستای خۆشەویستم ژنەکەیەک لە سەرشتی برد بۆ لەبەرەوەی کوڕ هەیە لە نمونەکە باوکێک لەسەر شەشی برد بۆ باوکێک لەسەر شەشی برد دەبەرەوەی کوڕ هەیە لە مەسەلەکە باپیر بۆ نەیبرد لەم نمونە برا بۆ نەیبرد لەم نمونە خوشک بۆ نەیبرد مامۆستاگیان دووبارەیەک هێنە بۆ بینەری بەڕێز تۆزێ بەپەلە مامۆستا تۆزێ بەپەلە ئەوەکان باش ئەم ژنە بۆ یەک لە سەرشتی برد کەوا بوو ئەم ژنە لەبەرەوەی حەجبی نوقسانی هەیە کوڕەکە وای لێ کرا گینایەکە
ئەی باشە باوک بۆ یەک لەسەر شەشێ کوڕەکە وای لە باوکیش کرد کە باوکەکە لە عەسەبەوە بێ بە یەک لەسەر شەش ئەی باپیر بۆ نەیبرد لەبەرەوەی باوک لە ژیانە حەجبی کامل باپیر بێبەشە لەبەرەوەی باوکی لە ناو نونەکەیە برا بۆی بێبەش بوو لەبەرەوەی کوڕی مردوو هەیە باوکی مردوو هەبوو برا کولەن حەجبی حرمانە کەوا بوو کوڕ و باوک هەموو ئەوانەی دوای خۆیان حەج بکەن لە هەر نمونەیەکە بن ئەی باشە خوشکەکە بۆ بێبەشە لەبەر ئەوەی کوڕی مردوو هەبوو باوکی مردوو هەبوو برا و خوشک نایبن مەسەلەکەشم لە 24 ژنەکە سێی برد لە یەک لەسەرشت چواریشی بۆ باو حەفدەکەی ماوە بۆ یەک کوڕ ئێگەرەوە دوو کوڕ بێت تەصحیحی مەسەلە ڕووەدا جوانە بارەکە الله بێک کاتمان هەیە بڕۆین وەڵام ئێستا طبعا ئەوە کە جەنابەت فەرمووت هەردوو جۆرەکەی بوو حەجبی حرمان لەو نمونە هەبوو ئەوە حەجبی نوقسان لە هەردوو نمونەکە هەردوو نمونەکەی تیا بوو جەنابەت بە نمونە ئەگەر کات نەما ئینشەڵا ئەمە لە بەرنامەکەی کە دووسێ نمونەی تر پیشانی خالد ڕازی مامۆستای بەڕێزم وەڵام ئەوسا پێم خۆشە بچینە سەر پەیوەندی و بەڕێژانی پەیوەندیان کردووە وی کاتمان هەبێ وەڵامیان بینەوە کاکشوان دیارە پرسیاری کرد مامۆستای بەڕێز کورتەی پرسیارەکەی کاکشوان ئەوە بوو باپیری مردووە کە باپیری مردووە دایکی ماوە لەو کاتەدا دایکی ماوە و مامی دایکیشی لەو کاتەدا ماوە لە دوای باپیری یعنی کە باپیر مردووە دایک لە ژیانە بووە دایکی دوای باپیری مردووە ئەخ باپیر مردووە دایکی ئەم یعنی کەوا بڵێ بۆ دایکی باوکی مردووە لە پیاوێک مردووە پیاوێک کچەکەی لە ژیانە وایە کە باسی مامی کرد تەمەن مامی دایکی ئەکاتە چی ئەکاتە برای بەڵێ برای مردووەکە برای باپیری ئەکاتە برای باپیری پرسیارەکەی ئەوە بوو کورتەی پرسیارەکەی ئەم میراتەی کە لە باپیریان ئەمێنێتەوە شمولی کێ لە وەچەی باپیری ئەکات ئەو کورتەی پرسیاری کاکشوان جوانە کاوی ئەمە لێرە مامۆساڵێن کچی هەیە بنت بەڵێ ئەگەر ئەم پیاوەی کە مردووە لەو کاتە وتی کوڕی هەبوویانە باسی ئەوە نەکردووە کەوا بوو ئەم کچە ئەگەر بڵێ ئەمە هەر چەند برایەکی مردووەکە یەک کچیشەیە بەڵێ وایە ئەگەر کوڕی هەبێ مامەکان هیچ نابن حەجبی کاملیانەکە ئەگەر کوڕی هەبێ ئەگەر لەو کاتە باوکی خۆشی یعنی بۆ دایکی بڵێن باپیری دایکیشی لە ژیانە بوو بێت هەم مامەکانیش نابن کەوا بوو کوڕی مردوو لەگەڵ باوکی مردووە وارەکە برای مردوویش نەبن ئەمە یەکەم کەوا بوو لە هەردوو حاڵەتەکەت کە دایکی پاش باپیری مردووە دایکی ئەگەر تەنها بێ نیوەی ماڵەکەیەکەوێت خوشی کەی لەگەڵا بێ دوو لە سەرسەی ماڵەکەی مامۆستا ئەم دایکەی بە بۆنەی مامەکانیەوە مەحروم نابێت لە میرات ئەمە هەر لە عهدی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەوە بوو کە ئاەتەکە سەبارەت بەمە دابەزی کە کچەکانی سەعد کە باوکیان شەهید بوو مامیان هەموو ماڵەکەی بردبوو دایکیان هاتە لای پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەی پێغەمبەری خوا ئەمە کچەکانی سەعدن کە باوکیان لە ئوحود لەگەڵ تۆ شەهید بوون ئەمە هەموو پارەکانی بردووە مام ئەگەر خۆت ئەزانی پارەیان نەبێ خوازبێنیانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمی سەبر کە بزانم چی دابەزی ئاەتی ماوەری دابەزی دوایی فەرمی بانگیان کردن بۆ من دایکەکە وتی یەک لەسەر هەشتی بدەنێ دوو کچەکە دوو لەسەر سێی بەنێ باقیەکەی بۆ مامیان بۆ لێرە لەبەرەوەی کوڕی نەبوو کەوا بوو ئەم برایە بە هەر حاڵ دایکی ئەگەر برای تری هەبوو بۆ ئەمە کاتە خاڵ ئەوە مامەکان هەر بێ بەشر ئەگەر برای نەبێ باپیری کوڕی نەبوو بێ دایکی برای نەبوو بێ دایکی یەک لە سەردووی ماڵەکە بە باقی بۆ مامەکانێتی دەست خۆش بێ مامۆستای بەڕێز خوشکە بێ خاڵ پرسیاری ئەوەی کرد ئایا بە مردنی باوک یەکسەر ئەوەی کە ماوە میراتی ئەو باوکە دابەشکەن هیچ بیر لەوە نەکەنەوە کە ئەم خێزانەی کە لە دوای خۆی بەجێمێنێ نەکەوێتە کرێچیەوە نەکەوێتە سەرجادە دەست لە خەڵکپان نەکاتەوە کە چەند جارە جەنابشت ئاماژەت پێکرا گەرم جارش ئەمە بە کورتی پیاو تا ئەو کاتە صاحێبی ماڵی خۆیەتی نەکەوێتە نەخۆشی مردنەوە چونکە حتا عولەماڵێن لە نەخۆشی مردنە وەسیەتی جێبەجێ ناکرێت کەوا بوو ئەم ئینسان پێ ئەگەنیەتی هەر خێرێکەیە لە کاتی سەحەتی خۆیە بیکە ئەم پیاوەی کە مرد ماڵەکەی نەقڵ ئەبێ یەکسەر بۆ کێ بۆ میراتگر جگە لە دووشت نەبێ یەکەم ئەگەر قەرزارە قەرزیە درێت و کفن و دفنی لە پارەی خۆیە کرد ئەگەر کەسێکیش بۆی بکاوە ئاتیادیە بەڵام پاشان دێ قەرزەکانی دێتەوە قەرز چی زەکات بێ چی خوایی بێ چی عابد بێت پاشان وەسیەتیش نابێ بۆ میراتگر بێ نابێ یەک لەسەر سێش زیاتر بێ دوای ئەوە دێتە سێر ماڵەکە ئەو خەڵکە عاقڵ و باڵغن حەز ئەکەن دایکیان نەکەوێتە لای
کەسێکیان دایک حەز بە صاحب ماڵ بکات جاری وایە دایکەکە خۆی ئەمە قبول ناکات لەو دقە خۆی ئەڵێ کاکە من حەزەکەم زوو هینکەن ئەو شتە بۆ کچەم بکەن ئەو شتە بۆ ئەو کوڕەم بکڕن خەڵک لە دوورەوە نازانێت لەم مەسەلە تێناگە ئەم دایکە خۆی زەختی کردوێت کە حەزەکە من ئەم میراتە تەوزیعکە لە بەرەوەی کچەکەم ئەترسم لە دوای من بێبەش بێت ئەترسم کوڕە بچووکەکەم بێبەشکەن زوو تەوزیعکەن ئەمما ئەگەر ماڵەکە خۆیان دایکەکە قبول کاو ماڵەکە خۆیان وعی ئەویان هەبێ کەسیان ڕووگیر نەبن بڵێن کاکی گیان با خزمەتی ئەم دایکەمان بکەی ئێمە لە لای ئەو بین تا ئەو کاتەی خوای گەورە تەمەنێداتێ بەڵام لەم حاڵەتە گەر کەسێکیان داوا بکە یەکێکیان پێویستی پێیەتی برایەک ئەوی لێ دەرەکا بەشی ئەدات بەڵام ئەگەر بێت و مامۆسا خۆیان بیانەوێ بە ڕەغبەتی خۆیان دوای خەن ئەتوانن بەڵام کەسێک بیەوێ حەقی خۆیەتی داوای بکە ئەو بەشەی خۆی بەرێت چونکە لەگەڵ مردنی مردوو ماڵ ئەڕوا بۆ وارثی جەزاکەڵڵا مامۆستا باسی قەرزت کرد جەنابەت بەو شێوازە بدرێتەوە ئەگەر گەنجێک بمرێت ئەو پرسیارەش کرابوو ئەگەر گەنجێک بمرێ ئەم گەنجە ئەگەر میرات جێ بێڵێت باوکو و براکانی ئەیبەن ئەگەر ئەم گەنجە بمرێ و قەرزار بێت کێ قەرزەکەی بۆ داتەوە پرسیارەش کرابوو گەر خۆی گەورە پاداشت داتەوە ئێمە نەک لە مەسئلەی هەر مردنە لە مەسئلەی ئەو کەسەی کە کەسێکیش ئەکوژێت عاقیلەکەی پارەکەی بۆ دەن عاقیلانی چی مامۆستا؟ عاقیلەیە عنیم خزمەکانی ئەو کەسە عەشرەتەکەی ئەیدەن خزمە نزیکەکانی دەن پشتەکەی ئەیدەن میراتگرەکانی ئەیدەن کەوا بوو لێرە ئەمە حەقی برایەتیە سیلەی ڕەحمە خۆ بڵێ خەیناتۆ مامۆستا خۆ من واجب نییە لەسەرم وانە بەڵام واجب نییە لەسەرت سیلەی برایەتی وا لە تۆ ئەکا نێڵی ئەو براتە لە قەبرە تەعزیە بدرێت پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم نوێژی نەکردووە لەسەر کەسێک کە وەفاتی کردووە کە وەفاتی کردەوە قەرزار بووە جەزاکەڵڵا مامۆستای بەڕێز پرسیارێکی تری ئەو بەڕێزە ئەوەیە کە ئەگەر بژن و مێردێ بەخۆیان کەسابەت پێکەوە بکەن کاتێک کە پیاوەکەی ئەمرێت کۆمەڵە مەعاشی بۆ ئەم ئافرەتە ئایا ئەو مەعاشانێک حسابێکی بۆ ناکرێت؟ ئەم پرسیارە زۆر زەرورە کراوە لەبەرەوە هەر ئەم پرسیارە من ئیزافەی بۆ کەم لەبەر زەرورەتی کەسێک بە تەمەنە و برا گەورەی و لەگەڵ باوکی زۆر ئیشەکە کار و کەسابەتەکات ڕوونە مامۆستاگیان بەشێکی زۆر لەو پارەی ئەم کوڕەیە دوای ئەو باوکە ئەمرێ ئایا ئەو خوشکە بچووکانەیە و مناڵە بچووکەی کە تازە لە دایک بووە وەکو ئەم برا گەورەیە ئالێرە عولەما زۆر جوان قسەیان کردووە ئەڵێ ئەگەر ئەم کوڕە یارمەتی باوکی دابێت سلەی ڕەحمی جێبەجەکە بڕی بۆ باوکیە بووە ئیشی لەسەر باوکی بە دایکی ناڕەحەتی گەورەی کردووە ئەو باوکی بە ناڕەحەتی گەورەی کردووە ئێستا ئەم پیاوە هاتۆ چاکە لەگەڵ باوکی خۆیەکە بەشی خۆی گیانە کردێتەوە لەو کاتە کە مرد ماڵەکە ئەمیش وەکو برا بچووکەکەی بات بەڵام ئەگەر حسابی ئەوە ئەکات شەراکەت لەگەڵ باوکیە حسەی خۆی جێکاتە دوای لەگەڵ مردنی باوکیە ئەم حسەی خۆی جێکات و میراتە لە میراتەکەی باوکیشی بەشێکەوێت ئەمانش ئەم ژن و مێردەش کە ئەگەر بێت و ئەم ئافرەتە وا حسابی کە یارمەتی ئەم مێردەی خۆیدا چونکە ئافرەت نەفەقەی لەسەر مێردە چەند دەوڵەمەند بێ واجبە پیا و بە کرێکاریش بێت نەفەقەی بدات بە ئافرەتەکە دەوڵەمەند بێت بەڵام ئەم ئافرەتە یارمەتی مێردی خۆیدا بە حسابی ئەوەی ئەم پارە بۆ مێردەکەی بێت دواتر کە مێردەکەی بمرێت ئەو پارە هی مێردەکەیەتی ئەم چاکەی لەگەڵا کردووە بەڵام ئەگەر بێت و لە بیدایەتەوە خۆی جاکرد بێتەوە بە قەرز پێیدا بێ یارمەتی دابێت نەک یارمەتی هیبە وانە بەڵام لە بینی هەردووکیانە هەیە ئەم پارە حسەیان جیاوازە کە مردن ئافرەتەکە حسەی خۆی نەک حسەکەی خۆی مارەیەکەشی لە ماڵەکە دەرەکە ئینجا میرات تەوزیع ئەکرێ جەزاکەڵڵا خێر مامۆستای بەڕێز کاک فەلاح پرسیاری ئەوەی کە بە کورتی وەڵام من بیتەوە باپیری مردووە دیارە زەوی ئەمیریان بووە ئەو پرسیارم لێ کرد کە باپیری وەفاتی کردووە لەوەتی وەفاتی کردو ئەرزەکە بەدەست خاڵۆیەتی یەک خاڵۆیەکی ینی مردوەکە یەک کوڕی لە دوای خۆی بەجێ هێڵاوە لەگەڵ 5 خوشکە ئایا ئەم ئەرزە ئەم زەویە چۆن تا ئێستا بەدەست خاڵۆیانەوە بووە ئەم حاڵەتە وایلیاتە لە کوردستانی خۆمان زۆر جار لەو ئەرزە زراعیانە ئەمیریانە ئێستا تەسەڕفی تاکرێ بەڵام من ئاڵێم لەبەرەوەی مڵک نییە با کەس ناتوانێت ڕقەبەکەی ئەسڵی ئەرزەکە بفرۆشە منفعەکەی فرۆشن کە منفعەیەک ماوەتۆ ئەمڕۆ وەزارەتی زراعە ئەوقاف ئەمڕۆ دەوڵەت لەمە بێدەنگن ئەم ماڵە هی میرات نییە هەر کەس بکە هی میرات نییە چونکە هی میرات بێت توانی بیفرۆشی تەریکە نییە کەوا بوو لە کۆتاییە ئەتوانن هەمووی لیان وەربگرن و ئەتوانن خۆشیان پێ بڵێن ئەم عەرزە بۆ کێیە
ئەگەر کرا بە تاپ و مامۆستا بێتە میرات کرا بە تاپ لە باوکیانەوە بۆیان ماوە تۆ یان دواتر بڵێ کاکەمە هیچی هەیە ئەوە نییە کردمانە تاپۆ بۆم ئافرەتانە تاپۆکە ئەگەر خۆیان ئەوەی پێشوو هەڵوەشیانەوە بۆی کێ بوو بۆ ئەوەیە بەڵام ئێستا لەبەرەوەی لەو پیاوە ماوە تۆ بۆ خۆیان بە عەدل و ئینساف ناگەڕێنەوە بۆ زراعەت ناگەڕێنەوە بۆ حکومەت خۆیان ئەو منفعە لە باوکیان ماوە تۆ ئەو ماڵە بکەنە حەوت بەشۆ هەر کوڕێک مامۆساگیان هەر کچێ دانەیەک بەرێت یەک برایانەیە و 5 خوشک براکە دوی ئەبا لە حوتەکە خوشکەکان یەکی ئەمە لەم حاڵەتە من ناڵێم ئەمە میراتە بەڵام لەبەرەوەی بەعەدل منفعەکە تەوزیعکەن کە لە باوکیانە ماوە تۆ ئەمما ئیتر دوایەوەش دەوڵەتدایە هەر کەسێ قەرار لای ئەوە ئەمیری جەزاکەڵڵا خێر. باوکی ئەحمەد پرسیاری ئەوەی کردمەوە مۆسای بەڕێز بە کورتی دایکی پێش باپیری مردووە 5 خاڵی لە دوای خۆی 5 خاڵی بەجێ ماوە و 6 کچیشی بەجێ هێڵاوە زایدەن دایک ئایا دایکی میراتە بات؟ دەرسی ئەمڕۆمان بوو کە ئەم پیاوە لەبەر ئەوەی ئەم ئافرەتە پێش باوکی مردە پارەی ئەمەڕوا بۆ باوکی کاو ئەو پیاوەی کە مرد کوڕی خۆی هەیە ئەمانە کچەزان کاو تا کوڕ نزیکترە لە کچەزا ئەولادی کچ ئەگەر مردوەکە کوڕی خۆی هەبوو زەکاتی یعنی میراتیان نییە. جەزاکەڵڵا خێر مامۆسای بەڕێز. بیسەران و بینەرانی ئازیز و خۆشەویست بەم شێوازە هاتینە کۆتایی بەرنامەکەمان. سپاس بۆ گوێگردن و دانیشتنتان بە دیار بەرنامەکەمانەوە. دووبارە سپاسی ئامادەبوونی بەڕێز مامۆستا دێرگەرمیانیەکەین تا بەرنامەیەکی تر هەموو لایەکتان بەخوای پەروەردگارە سپێرم وصلى الله على محمد وعلى آله وصحبه أجمعين. خالد رازي بيه سبحانك الله.